سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە بنکەی ژیانی نوێن بۆ پشکنینی خوێن بۆ هاوسەرگیری. لێرە ڕاوێژکاری کیمیایی هەم بەڕێوبەری بنکە دکتۆر وریام حەمەدەمین لەگەڵمە بێ بۆ ئەوەی ئاماری ئەم ساڵی ئەو پشکنینانەی لێرە کراون بۆمان بخاتەڕ و کا دکتۆر بێتە لای من. سڵاوتان لێبێت. کۆتایی ساڵی 2024 ئەو ئامارانەی لای ئێوەن چیمان پێ دەڵێن؟ یەکەم جار بە خێراتتان دەکەم، دەستخۆشتان لە یەکەم بۆ پێگەیاندنی زانیاری بە هاوڵاتانی دەڤەرەکەمان زۆر بەخێر بێن. وەکو هاوسەرگیری لە بنکەکەمان ساڵانە چەندین کەس سەردانی بنکەکەمان دەکات بۆ ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری، بۆ ئەوەی پێش ئەوەی هاوسەرگیری ئەنجام بدرێت پشکنینەکانیان بۆ بکرێتن بۆ دابینکردنی تەندروستی خۆیان و بۆچەکانی داهاتویان. ئەو ساڵ ژمارەی سەردانیکەرانی بنکەکەمان 3492 کەس بۆ واتە دەکاتە 1746 هاوسەرگیری ئەنجامدرایە لە بنکەکەمان. و هەروەها ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی پار بە نزیکەی هەمان ژمارەیە 16 هاوسەرگیری زیادی کردووە بە بەراورد بە ساڵی پار. و هەروەها لە بنکەکەمان پشکنین بۆ نیشینگەش ئەنجام دەدرێتە ئەو کەسانێکە لە دەرەوەی هەرێم سەردانی هەرێمی کوردستان دەکەن بۆ ئەوەی ئەمنیەتی تەندروستی ناوچەکەمان بپارێزین. ژمارەی ئەوانیش 370 کەس سەردانیان کردێت لە هەردوو ڕەگەزی نێرومێ. و هەروەها لەو کۆتایانە بڕیار دراکەوە پشکنینی ڤایرۆسی بۆ برا پێشمەرگەکان ئەنجام بدرێت. لەوانیش 321 کەس سەردانی بنکەکەمانیان کردێت بۆ ئەنجامدانی پشکنینی ڤایرۆسات. و پشکنینی چاودێری تەندروستیش هەیە بۆ ئەوانەی کە خاوەنی کارن، وەکو لە چێشتخانەکان کار دەکەن یان لەو شوێنانە کە پەیوەندیدارن بە هاوڵاتیان وەکو سەرتاشخانەکان و مەطعەمەکان، ئەوانش پشکنینیان بۆ ئەنجام دەدرێتن لە ڕوانگەی ڤایرۆسات یان ڤایرۆسیەکانیان پشکنین دەکرێتن. ژمارە ئەوانەی کە سەردانیمایان کردێت 119 کەس بوون. هەر لەسەر هاوسەرگیری ئەو پشکنینانێک کە کراون، ئەو ڤایرۆسانەی کە دەستنیشان کراون، هیچیان هەڵگری ڤایرۆسی مەترسیدار بوونە کە کاریگەری لەسەر ژیانی هاوژینیان هەبێ؟ بەڵێ دەست خۆش بلەوە پرسیارە. ژمارە ئەو کەسانی کە بۆ هاوسەرگیری سەردانیان کردێت لە 1746 هاوسەرگیریەکە ئەنجام درا 54 کەسیان هەڵگری جیناتی تالاسیمیای بووینە. و ژمارە ئەو کەسانی کە ڤایرۆسیان هەبووە 8 کەسیان هەڵگری ڤایرۆسی جگەر لە جۆری بی بوونە و 2 کەسیشیان هەڵگری ڤایرۆسی جگەر لە جۆری سی بوونە. ئەوانە پاش ئەوەی کە ڕێکارەکانی تەندروستیان بۆ ئەنجام درایە ئەوجا ڕێگەیان پێدرا بۆ ئەنجامدانی هاوسەرگیری. کام لەم ڤایرۆسانە مەترسیدارن لەسەر ئەوەی کە کەسێک ژیانی هاوژینی پێکبێنێ و هەڵگریەکێک لەم ڤایرۆسانە بێتن؟ هەموو ئەو ڤایرۆسانێک کە لێرە پشکنینیان لۆ دەکرێتن مەترسیدارن. لۆیش خرايتە ناو لیستی ئەو پشکنینانێک کە بۆ هاوسەرگیری پێویستە ئەنجام بدرێت. بەڵام هەیەنە خێراتر دەگوازرێتەوە و هەشیانە دەکرێتن دوای وەرگرتنی ڤاکسین لەلایەنەکەی ترەوە ڕێگەی پێ بدرێت لە ئەنجامدانی هاوسەرگیری. بۆ نمونە جۆری سی مەترسی لەسەر ژیانی کەمترە لە چاوبی، بەڵام گواستنەوەکەی خێراترە. پرسیاری من لەسەر ئەوە بێ، حاڵەتی وا هەبووەیە بەرچاوتان کرد بێ کەسێک لەوەی کە پشکنینێکی کردبێت و ئێوە پێتان گوتبی ئەو جۆرە پشکنینێ و بابەتێک لەسەر هاوسەرگیری جیابوونەوەیەک یا دڵگرانیەک دروست بوو بێ؟ بەداخەوە ئەو شتەمان پێ ناخۆشە، بەڵام زۆر جار ئاستی ڕۆشنبیری کەسەکان تاسیری خستە سەر ئەو جۆرە کارانە. بۆ نمونە هەندێک جار لەسەر هۆکارێکی بەسیط هاوسەرگیریەک هەڵوەشایتەوە. بۆ نمونە کە یەکێک لە تەرەفەکانی ئەنجامدانی هاوسەرگیری هەڵگری تالاسیمیا دەبێتن کە یەکیان هەڵگربی ئەوەی تریان هەڵگر نەبێ ئاساییە هاوسەرگیری ئەنجام بداتن. زۆر کەس لەسەر ئەو حالەتەی هاوسەرگیری هەڵوەشانتۆیان لەسەر شتی لەوەی سادەتریش بۆ نمونە یەک لەلایەنەکان تەنانەت بەس خینی کەم بووە هاوسەرگیریەکە هەڵوەشانتەوە. ئەمە زۆر بۆ شتەی پەیمان ناخۆش. چێ داواکاریەکتان هەیە و چێ وەکو گرفتیش کە لە بەردەمی ئێوە ئیشەکانتان وەکو پێویستانوە؟ لە ڕاستیدا وەکو گرفتە چی دیاریکراومان نییە، بەڵام هەندێک هۆکار هەیە لۆ بەرەو پێشبردننی بنکەکەمان. بۆ نمونە هاندان و پشتگیریکردنی کارمەند و کادیرەکان و دکتۆرەکانی بنکەکەمان، بۆ نمونە پێدانی دەرماڵەی ترسناچی لەبەرەوەی لێرە ڤایرۆس تەشخیص دەکرێت و دەستنیشان دەکرێت. دەستنیشانکردنی ڤایرۆس و کارکردن لەگە ڤایرۆس ترسناچ دەخاتە سەر ژیانی
کارمەندەکانمان وەکو داواکاریەک وەکو پێشنیارێک بە باش دەزانین کەەوە دەرماڵەی ترسناچلۆ کارمەند و دکتۆر و پزیشک و هەموو ئەوانەی کە لێرە کار دەکەن لەبەرەوەی ترسناچ لە سەرجانیان دروست دەبی لەگەڵ لەگەڵمان بووی دکتۆر وریا محەممەد ئەمین ڕاوێژکاری کیمیایی بەڕێوەبەری بنکەی ژیانی نوێ بۆ پشکنی هاوسەرگیری ئامارەکەی خستەڕ و بەراوردیش بە ساڵی ڕابردوو ئەم ساڵ ڕەنگ بێ 16 کەسێک لە پرۆسەی هاوسەرگیری ئامارەکەی زیاتر بەرز کرد بێتەوە.